بەڕێز دانیال پۆڵ شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری نێودوڵەتی لەگەڵمانەبێ. بەڕێز دانیال سوپاس بۆ ئامادەبوونی. بەڕێستان ئەمریکا ئەتوانێت چی بکات بۆ سووریا لەم کاتی ئێستاە لەم دۆخەیە کە سووریەتیایە؟ لەسەرەتا دەمێ سوپاستان بکەم بۆ پێشوازی کردن و بانگێشکردنم بۆ کوردستان 24. خۆشحاڵم نێوانیەوەم لە بڕوایەدام لە سەردانەکەی بلینکن بۆ تورکیا و سەردانەی کە پێشوەختە باسی لێوە نەکرابوو بۆ عێراق ئامانجەکە بۆ دۆزینەوەی ڕێگەیەک بوو تا سووریا سەقامگیر بێت و سەقامگیری ناوچەکە تێک نەچێت ململانی دیکە دروست نەبێت بۆەوەی دەسەڵاتی سووریا لە دیکتاتۆریەت بۆ دیموکراسیەت گوازرێتەوە. ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کۆبوویەوە لە بەغدا، هەروەها ئامانجەکە پارێزگاریکردنە لە پێک هاتەکان و کەمینەکان هەروەک پێشوەختە باسمان لێوە کرد حکوومەتێکی گشتگیر پێک بهێندرێت و نەبێتە پێگەیەک بۆ سەرهەڵدانەوەی تیرۆر. ئەمە لیستێکی دوور و درێژە گرنگە دەبێت بیر بکەینەوە لە پاراستن و سەلامەتی ئەو هاوڵاتیانەی کە جارێکی دیکە هەڕەشە لە سەریان دروست نەبێتەوە چونکە ئەو ناسەقامگیری کە دروست بووە. باشە، سووریا ئەتوانێت چی بۆ ئەمریکا بکات؟ بڕۆم وایە سووریا نزیکەی 1000 سەربازی جێگیر کردووە، 1000 سەربازی ئەمریکی لە سووریا جێگیر کراون بۆ ئەوەی ڕێگری لە سەرهەڵدانەوەی داعش بکە و بە یەکجاریتەی تێکی بشکێنێت و ئەو توانایی نەبێت خۆی کۆ بکاتەوە، خۆی ڕێک بخاتەوە لەو ناوچەیە، بۆیە دەیانەوێت درێژە درێت بەو زەمانەتە ڕێگری بکرێت لە سەرهەڵدانەوەی تیرۆر. بڕۆم وایە ئەمریکا زۆر سەرنجی خستووەتە سەر ئەو بابەتە بە تایبەتی لەم ئیدارەیە کە بەم نزیکانە کۆتایی دێت و ئیدارەی ترەمپ دەست پێ دەکات و پێویستە ئەو پەرەسەندنی گرژیەکان لە ناوچەکە کۆتایی پێ بهێنرێت و نانەوێت پشێوی زیاتر ڕوو لە ناوچەکە بکات. باشە، ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ تەحریری شام دەکات و وەزیری دەرەوەی ئەمریکا ئاڵێ پەیوەندیمان لەگەڵ تەحریری شام هەیە لە کاتێکدا ئەمریکا پێشتر تەحریری شامی بە گروپێکی تیرۆریستی پۆلیان کردووە. بڕۆم وایە ئەمە هەوڵێکە بۆ دۆزینەوەی ڕێگەیەک تا دۆخی سووریا سەقامگیر بێت تاوەکو نەبێتە دەوڵەتێکی شکست خواردوو. ئەمریکا لەگەڵ هەموو هاوبەشانی هەوڵ دەدات کە بە شێوەیەکی باش دەبنە بەشێک لەو هەوڵانە، بەشێک لەو استراتیژیەتە. لەو بڕوایەدانیم ئەگەر ئەمە استراتیژیەت بێت لە بڕوایەدام ئەمە ئامانجە نەک استراتیژیەت، ئەمەش ئاڵنگاریە بۆ ئەمریکا استراتیژیەتێک بەرەو پێش ببێت کە گونجاو بێت و هاوتەری بێت. تەنیا دڵی شتێکم دەوێت واتە ئەوە نییە کە استراتیژیەت بێت یا ڕێگری لە شتێکی ئەواتەیە نادێت کە استراتیژیەت بێت. خەڵکێکی زۆر لەو ناوچەیە لە ژێرنەهامەتیدان دەبێت دەرفەتێک دروست بکەین، هاوکاری مرۆیی بگەیندرێت، ئەو ڕێگەیە دروست بکەین تاوەکو نەهامەتیەکان کۆتاییان پێ بهێندرێت. هەمیشە کە دێمە کوردستان 24 ئەمە بابەتەکەمانە چونکە دەزانم گەلی کورد دڵێکی گەرمیان هەیە و هەمان ئامانجیان هەیە. زۆر باشە. لە ڕووی نەخشەی ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە زۆر جارباز لەوە کرێت نەخشەی ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕێ بە تایبەتی لە ماوەی و دوای ڕژەی ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد. باشە، نەخشەی ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێی پێشبینی و ئەو بیرۆکانی کە هەیە چۆنە بێت؟ چییە؟ هەروەک دەزانن رووسیا ناوچەکە جێ دەیەڵێت خۆی کۆ دەکاتەوە لە سووریا دەڕوات. نازانم بەم شێوەیە دەبێت یان چی ڕوو دەدات، بەڵام لەو بڕوایەدام رووسیا ڕۆڵەکەی
کەمتر دەبێت لە سووریا و مەترسیەی نامێنێت ئەمەش دەرفەتە بۆ ئەمریکا بۆ ئەوەی زیاتر پەیوەندی هەبێت زیاتر تێوە بگلێت ئەمەش لە کاتێکی زۆر سەختدایە چونکە ئیدارەی ترامپ پێشوەختە ئامادەکاری کردووە دەڵێت سووریا جێدەهێڵین ئیدارەی بایدن هەروەک دەزانن ئێستا دەیەوێت خۆی جێگیر بکات بەڵام نازانم ئەگەر هەماهەنگێکی باشتر دروست دەبێت لە نێوان گواستنەوەی دەسەڵات لە ئیدارەی ئێستا بۆ ئیدارەی داهاتوو نازانم چۆن هەماهەنگی دەکەن بۆیە تۆزێک بابەتەکە ئالۆزە بەڵام ئەمە بەتەواوی یەکنان نەکراوەتەوە یەکێک لەو خاڵانەی کە بە باشی مامەڵی لەگەڵ ناکەن لە ئەمریکا نەبوونی استراتیژیەتە لە ناو ئاژانسەکانی حکوومەت فەرمانگەکان استراتیژێتێکی وامانە هەمیشە کاردانەوەمان هەیە ئێستا کاتیوێ استراتیژێتمانە بێت استراتیژێتێکی باشمان هەبێت هەروەک وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن ئەو کارە دەکات پەیوەندی لەگەڵ هەموو هاوبەشانمان هاوکارانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست استراتیژی کە باسی دەکەی بەڕێز دانیال پۆلس ینی لەسەر چ بنەمایەک داڕژێ استراتیژێتی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی سووریا دەمەوێت بڵێم خاڵی یەکەم دەبێت سەرنجمان لەسەر پاراستنی ئەو لایەنانە بێت کە بێدەسەڵاتن منداڵان ئافرەتان ئەو کەسانەی کە بێتاوانن ژیانیان ڕزگار بکرێت نەهامەتیەکان کەم بکرێنەوە ئەو دەرفەتانە و ئەو کەناڵانە دروست بکەین بۆ ئەوەی هاوکاریەکانی ئەمریکا بگەیندرێت دەبێت کار لەسەر هاوکاری بکەین نەک شەڕ پێفرۆشتن نەک بردومانکردن هێرشکردن دەبێت بەو خەڵکە دەرببڕین کە دەمانەوێت یارمەتیتان بدەین دۆخەکەتان باشتر بکەین کۆمەلگەکەتان باشتر بکەین وڵاتەکەشتان باشتر بکەین باشە ئەمریکا چۆن دەتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ سووریا ئاسایی بکاتەوە سووریای نوێ بڕام وایە ئەمە هێشتا بەتەواوی یەکلان نەکراوەتەوە نازانین سووریای نوێ چۆن دەبێت یاخود سڕوسارێکی دەبێت ئەوەی گرنگە ئێستا ئیدارەی ئێستای ئەمریکا هەماهەنگی بکات لەگەڵ ئیدارەی نوێ کە ئیدارەی ترامپە پشتیوانی خۆیان دەرببڕن بۆ گەلی سووریا بۆ ئەو لایەنانەی بێدەسەڵاتن مەترسیان لەسەر هەیە بۆ ئەوەی هاوکاریەکان زیاتر بکرێت بۆ سووریا و ئەو کەناڵانەی پەیوەندیەکان بکرێنەوە بۆ ئەوەی کۆتایی بە نەهامەتیەکان بهێنین ئەمە زۆر گرنگە بۆ گەلی سووریا کارێکی استراتیژی و بنەمایەکی استراتیژیش دەبێت بۆ هەر پەیوەندیەکی بەهێزی ئەمریکا و سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی بەڵێ بەڕێز دانیال پۆلس شرۆڤکاری سیاسی و شارەزای کاروباری نێودەوڵەتی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن